وەکەوەی کە هاوکار مەسعود لەم راپۆرتێدا باسی کرد لە بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوودا بەنداوەکانی هەرێمی کوردستان بوژاونەتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لەگەڵ بەڕێز ڕەحمانخانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکان کە لە هەولێرەوە لەگەڵمە گفتوگۆی لەگەڵ دەکەم. کاک ڕەحمان سڵاوت لێبێت، ڕەوشی بەنداوەکان ئێستا چۆنە دوای ئەو بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو؟ سڵاو لە ئێوەش. لە ڕاستیە ئەو بارانەی کە بەو دوایانە لە دوای 25 جیڤانگەوە باری تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتبووەوە، کاریگەریەکی زۆری هەبوو بۆ زیادکردنی داهاتی ئاو لە بەنداوەکانی هەرێمی کوردستان. ئێمە بە نزیکی لەو بەنداوانەی کە پێوەری لەسەرەوە توانیومانە با بڵێن بیپێوین چەند ئاومان بۆ هاتووە، نزیکەی 100 ملیۆن مەترسێجا ئاو بە بەنداوەکانی ئێمە هاتووە. لەو 100 ملیۆنە نزیکەی 50 ملیۆن مەترسێجا ئاو خەزن کراوە لە تەواوی بەنداوی دووکان و هەروەها بەنداوی دەربەنی خان و بەنداوی دهۆک و تەواوی بەنداوە بچووکەکانیش بەشێکی زۆر لەو بەنداوە بچووکانەی کە لە هەرێمی کوردستان هەمانن پڕ بوون و هەندێکیشیان ڕێژەیەکی باش ئاویان تێچووە و بۆیە ئەم کاریگەریەکی زۆری هەبووە بۆ ئەوەی جۆرێک لە بوژانەوە بۆ ناوچانە دروست بێ. ئەگەرچی ئێمە لە سەرەتای وەرزی زستانین، بەڵام بە دڵنیاییەوە دڵخۆشکەرە ئەو بارانەی کە باریوە و ئێمە دڵخۆشین کە چەند بەنداوێکمان هەن و لە تەواوبوونان و ئەم ساڵ دەست بە خەزنکردنی ئاو لەو بەنداوانەش دەکەین. باشە، ینی بۆ هەوەی کە ئەم ڕێژەی ئاوە زیادی کردووە، ئێوە پلانتان چییە کاتێک کە ئەم ڕێژە زۆرە ئاوە هەیە ئێستا لە بەنداوەکان؟ چ پرۆژەیەک دەخەنە کار؟ پلانتان چیە لە داهاتوودا؟ بڵێ لە ڕاستی ئەو بەنداوانی کە تەواو بوون، خەنەس، دێوانەیە، تورە جاڕاوە، دووسێ بەنداوی تریشمان لەژێر جێبەجێکردنان، ئەوانش دیسان هەوڵە دەین لە چەند مانگی داهاتووە ئەگەر کێشەی بودجاوە کێشەی نەبوونی سیولەی نەقدی لە بانقەکان کاریگەری نەبێ بۆ سەر بەردەوامی ئیش و کارەکان بتوانین ئەو بەنداوانەش تەواو بکەین. ئێمە بەنداوی خۆرنەوەزانمان هەیە کە زۆر گرنگە، هیوادارم بتوانین بودجەی پێویستی بۆ دابین کرێ بتوانین تەواوی بکەین لەسەر ئاوەسپیە و ئەو بەنداوانە بە دڵنیاییەوە وەکو چۆن لە ڕابردووە لە ئێستاشدا کاریگەریەکی زۆریانە بێ بۆ بژانەوەی ناوچەکە، چ بۆ کشت و کاڵ، چ بۆ بژانەوەی ئاوی ژێرزەوی، چ بۆ گەشتیاری، چ بۆ هەڵگرتنی ئاوی یەدەک بۆ ئەو وەرزانەی کە وشکن، کاریگەریەکی زۆریانە بێ. ئێمە لە بەنداوەکانی دووکان و دەربەنی خانیش نزیکەی لە ماوەی 10 ڕۆژی ڕابردووە 27 ملیۆن مەترسێجا لە دووکان ئاو خەزن کراوە. ڕێژەیەکی باش ئاو لە دیسان لە دەربەنی خان خەزن کراوە، لە دهۆکیش نزیکەی 2 ملیۆن مەترسێجا ئاو خەزن کراوە. وەکو خۆشتان باستان کرد، بەنداوی خەنەس دەست بە گرتنەوەی ئاو کراوە و خەزنی مردووی بەنداوەکە پڕ بۆتەوە وردەوردە لە بەرزبوونەوەی ئاوایە، چونکە بەڕاستی کاچمەندێکی زۆر باشی هەیە، بارانێکی زۆر باشی لێباریوە. دهۆک ئەم ساڵ لە بەنداوی دهۆک نزیکەی 115 ملیمەتر باران باریوە لە کاتێکە ساڵی پار ئەمڕۆ زۆر کەم بووە و لە دووکان زۆرترین باران باریوە ئەم ساڵ. لە چاو ساڵی پارە نزیکەی 400 لە سەدی ساڵی پار باران باریوە. دیسان لە دەربەنی خانیش ڕێژەیەکی باش باران باریوە. لە ناوچەکانی تریش هەر لە یەکەم مەوجەی بارانبارینە بەنداومان هەبوو یەکسەر پڕ بۆ و سەرڕێژی کردووە. بۆیە بەڕاستی سەرەتای بەردەوام بێت، چونکە بەنداوە گەورەکان بەڕاستی بەنداوە گەورەکان لەبەرەوەی بۆشایەکی خەزنی زۆریان تایە. لە 2 ساڵی ڕابردووە وشکە ساڵی بووە، داهاتی ئاو زۆر کەم بووە، بۆیە پێویستی بە بارانێکی زۆر زیاتر هەیە، پێویستی بە داهاتێکی زۆر زیاتر هەیە. هیوادارین لێرەوە بەردەوام بێت تا 15.5 چونکە تا ئەو وەختانە وەرزی خەزنکردنە هیوادارین بتوانین ئاوێکی باش کۆکەینەوە بۆ ئەوەی بتوانین پێویستەکانی ئەو ناوچانەی کە پشتیان بەو بەنداوانە بەستووە ئاوەکیان بۆ دابین. بەڵێ کاک ڕەحمان، لە ساڵانی ڕابردووانەوەی کە بینیمان بەشێک لە بەنداوە گەورەکان یانی سەرڕێژیان کرد، پێشبینی دەکەن کە ئەم ساڵ بە هەمان شێوە بەنداوە گەورەکان سەرڕێژ بکات؟ لە ڕاستیە هیوادارین وابێ، بەڵام لە بیرمان نەچێ وەکو وتم لە 3 ساڵی ڕابردووە لەبەرەوەی داهاتی ئاو زۆر کەم بووە، وشکە ساڵی بووە، بارانی زۆر کەم باریوە، بۆشایەکی خەزنی گەورە لە ناو بەنداوەکانە دروست بووە. بۆ نمونە مەسەرەن نزیکەی 1.7 ملیۆن مەترسێجا بۆشایی خەزنی لە دەربەنی خان هەیە، نزیکەی 5 ملیار مەترسێجا بۆشایی خەزنی لە دووکان هەیە. ئەو بۆشایانەش ئاسان نییە، بە تایبەتی
لە دی ئەو دیوی سنوورەکانەوە پرۆژەی تر دروستکراون بەنداوی تر دروستکراون کە جۆرێک لە داهاتەکە ئەگرنەوە ئەوانش کاریگەری ئەویانە بێ لەسەر بەنداوەکان بۆیە ئەگەر ساڵێکی زۆر تەڕوتوش نەبێ بە درێژایی تەمەنی بەنداوی دوکان تەنها 2 جار بێڵماوسەکە ئیشی کردووەوە بە تەواوی پڕ بووە بۆیە کارێکی زۆر ئاسان نییە بە سیوادارم بتوانین بڕێکی باش ئاو کۆکەینەوە لەو بەنداوانە. کاک ڕەحمان با ئەگەر بتوانێت ئامارانەمان پێ بدێ ئەگەر لاتان هەبێت ینی بەنداوەکان بە مەتر بۆ نمونە بەنداوی خنس 20 مەتر ئاو زیادی کردووە ینی هیچ ئامارێکتان لایە ژمارەیەکتان لایە پێمان بدەن کە بەنداوەکان چەند مەتر زیادیان کردووە بە تاک ینی هەر بەنداوە ئەوەندە مەترە. بەڵێ ئەوەکو وتم ینی ئێمە لە 25 ئەگەر لە 25 مانگەوە باسی کەین بەنداوی دوکان نزیکەی 11 سنتیمتر بەرز بووەتەوە بەنداوی دەربەنی خان 7 سنتیمتر بەرز بووەتەوە بەڵام بەنداوی دۆک نزیکەی 34 سنتیمتر بەرز بووەتەوە وەکو وتم ینی ئێمە نزیکەی 100 ملیۆنێک ئاو وەکو داهاتی ئاو هاتۆتە بەنداوەکانەوە بەڵام 50 لە سەدی ئەو داهاتە با بڵێن ئەو ئاوە 50 ملیۆن مەتر سێجا ئاوی خەزن کراوە لە بەنداوانەی کە باسم کردن بە بەنداوە بچووکەکان و بەنداوە گەورەکانیشەوە. بەڵێ کاک ڕەحمان ینی لە ڕابردوودا زەنگی ئەوە دەترا کە ئاو نامێنێت لەگەڵ ئەو وشکە ساڵیدا ئەم پرسیانی باس دەکرا کە کەمی ئاو هەیە بەم ڕێژەی کە ئێستا بارانباریوە دەکرێت بڵێ لەو مەترسێ دێنە دەرەوە کە کەم ئاوی ڕوو لە هەرێمی کوردستان ناکات. بڵێ لە ڕاستیە ئەم مۆجەی بارانبارینە زۆر گرنگ بوو بۆ هەرێمی کوردستان بۆ جۆرێک لە ئەو دەغڵ و دانانەی کە بەتەما بوون بچێنرێن و لە گەلێک شوێن لە هەرێمی کوردستان بەڕاستی بارانەکەی بە جۆرێک بووە کە جوتیاران پێی بژاونەتەوە و دڵخۆشن بەوەی کە و بارانە باریوە بەڵام لە بیرمان نەچێ ئەم بارانە پێویستە بەردەوامی هەبێ و پێویستە ناوە باران ببێ بۆی بتوانین ئەو دەغڵ و دان و زراعەتەی کە کراوە لە هەرێمی کوردستان بە تەواوی بتوانن بە ئاوی پێویست پاراو ببن چونکە ئێمە لە بیرمان نەچێ بەشێک لە زەویزاری یا زۆرێک لە زەویزاری هەرێمی کوردستان پشتیان بە باران بەستووە و تا دەیمەکاڵن بۆیە ئەبێ باران بە شێوەیەکی ڕێک و پێک یا بە شێوەیەکی گونجاو لە مانگەکانی داهاتوە ببارێ بۆی ئێمە بتوانین لە ڕاستیا وا پێشبینی بکەین کە بەروبوومێکی باشمانە بێ و زەویزاری جوتیاران ئەبوژێنەوە و دەغڵودانێکی باش لە هەرێمی کوردستان بۆ ساڵی ئایندە بەروبوومەکەی ئەدورینەوە. بەڵێ بەڕێز ڕەحماخانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس مادومان کردی کاک ڕەحمان.